وەک ئاشکرایە ڕۆژ لە دوای ڕۆژ ڕەوشی شاری کەرکووک بەرەو ئاڵۆزی و ناجێگیری سیاسی زیاتر هەنگاو دەنێت و بازنەی تعریفکردنی شارەکە لە فراوانبوونەوەدایە و هەوڵەکان بۆ ئەم مەبەستە زیاتر چڕ کراونەتەوە. ڕوودا و پێشاتەکانی گوندی تۆپزاوە و پێشتریش دەرخەری ناجێگیری ڕەوشی کەرکووکە. لێرەوە هۆشداری دەدەین ئەگەر چارەسەری ئەم دۆخە نەکرێت ئەوە کەرکووک لە کۆنتڕۆڵ دەردەچێت و کارەسات ڕوودەدات. بۆیە داواکارین یەکەم دەست بەجێ ئەو ڕووپێوەی کە فەرمانگەی کشت و کاڵی کەرکووک لەسەر داوای وەزارەتی بەرگری عێراق ئەنجامی دەدات ڕابگیرێت. دووەم هەرچی زووە نوێنەراری کەرکووک لە پەرلەمانی عێراق بەسەر جەم پێکاتەکانیەوە هەوڵەکانیان چڕ بکەنەوە بۆ پاراستنی ئەو پێکەوە ژیانەی کە مێژوویەکی دوور و درێژی هەیە لەم شارە بە پێچەوانەوە ئاشتی کۆمەڵایەتی و پێکەوە ژیان لە بەردەم مەترسیدایە. سێم داواکارین لە بەڕێز محەممەد شیع سوودانی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق بە جێبەجێکردنی کارنامە وزارەکەی کە لە پەرلەمان دەنگی لەسەردرا بە تایبەتی ئەو بڕگەیەی کە تێیدا بەڵێن دەدرێ بە کاراکردنەوەی لێژنەی باڵای مادەی 140 بۆ سەرجەم بڕگەکانی ئەو مادەیە. چوارەم داواکارین لە پەرلەمانی عێراق بە زووترین کات یاسایەک دەربکات تایبەت بە هەڵوەشاندنەوەی سەرجەم بڕیارەکانی مەجلسی قیادەی سەورە تایبەت بە زەویە کشت و کاڵەکانی پارێزگای کەرکووک. پێنجەم ئەگەر وەزارەتی بەرگری ئێستای عێراق خۆی بە میراتگیری وەزارەتی بەرگری ڕژێمی بەعسی لە ناوچوو دەزانێت ئەوە دەبێت پابەند بێت بە قەرەبووکردنەوەی هەردوو گەلی کورد و تورکمانی شاری کەرکووک لەسەر سەرجەم ئەو تاوانانەی کە دەرحەقیان کراوە لە شاری کەرکووک لە سەردەمی ڕژێمی لە ناوچوو. شەشەم پرگیری تەواوی جوتیارانی کورد و تورکمان دەکەین لە پاراستنی مافەکانیان و جیان ناهێڵین. حزب و لایەنە کوردستانیەکانی شاری کەرکووک 5/6/2023